أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگار و ڕەحمەت و میهرەبانی بڕژێ بەسەر هەموو لایەکدا. خۆشحاڵم لە بابەتێکی نوێ بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە کە بابەتێکی گرنگ و هەستیارە و ئەمڕۆ خەڵکێکی زۆری لە ڕابوونی ئیسلامی و دەرەوەی ڕابوونی ئیسلامیش بەخۆیەوە سەرقاڵ کردووە. کێشە و گرفتێکی زۆری بۆ ڕەوتی بانگەوازی ئیسلامی دروست کردووە، بۆ کۆی بانخوازان و مامۆسایان و ڕەوتی ئاینی دروست کردووە. بە هەمان شێوە گرفتێکی زۆریشی لە خیتابی شەرعیە دروست کردووە، لە بابەتە فقهی و حکمە شەرعی و بیر و باوەڕێکانە دروست کردووە. ئەم بابەتە خۆشەویستان بە بابەتی تەکفیر ناسراوە، واتە بە کافرکردنی خەڵک، بە کافر لە قەڵەمدانی خەڵک. مەبەستمان لە تەکفیر چییە؟ سەرەتا وەکو پێناسەیەک خۆشەویستان، پێناسی تەکفیر بریتە لە بڕیاردان لەسەر دەرچوونی کەسێک لە بازنگی ئیسلام و چوونی بە بازنگی کوفرە، ینی کەسەکە لە بازنگی ئیسلام دەرەچێتە بازنگی کوفرەوە، یا ئەوەتە کەسەکە هەر لە ئەسڵا ئیماندار نەبووە، بەڵام کارێک یا گفتارێک یا بیر و باوەڕێکی هەیە، ئەم کار و گفتار و بیر و باوەڕە لە بازنگی کوفرە پێناسی ئەکەن، لە بازنگی کوفرە بێنایەکەن. جا هەر کەسێک ئەمە بکە یا هەر کەسێک ئەم قەناعەتی هەبێ، ئەمە پێی ئەوترێت کافر و لە بازنگی ئیمانە ڕواتە دەرەوە. ئەم خاڵە بەڕێزان وەکو عەرزم کردن، ئەمڕۆ مەترسیەکی زۆری لەسەر خیتابی ئیسلامی دروست کردووە، دروستبوونی هەندێک گروپ کەسایەتی، هەندێک ڕەوتی فکری کە ئەمەیان کردوتە منهەج و بینا لەسەر ئەمە کارەکەن و ئەمە وەکو عەرزم کردن بشێوی ناوەتەوە بۆ خەڵکی مسلمان. من حەزەکەم لە زنجیرە باسێکە پشتیوان بەخوای پەروەردگار تیشک بخەمە سەر بابەتی تەکفیر، بنەماکانی هۆکارەکانی دروستبوونی سەرەتایی دروستبوونی تەکفیر لەکوێوە سەری هەڵداوە، ئەو بنەما شەرعی و زانستیانەی کە ئێمە بووی ئەگەڕێنەوە لە مەسائلی تەکفیرە. ئەم بابەتانە گرنگە خەڵکی مسلمان پێناسەیەکی علمی زانستی دقیق بزانێت لەبارەیانەوە، بۆ ئەوەی کە ئەوەی شەرعی خوا پێمانەڵێ ئەو قەناعەتەمان هەبێ بەرامبەر بە فکری تەکفیر بوون و مەسەلەی کافرکردنی خەڵک. ئەم بابەتە خۆشەویستان، من کە هاتووم قسەم لەسەر کردووە، نەهاتووم بڕۆم لە کتێبەکانی ئەدەبیاتی ئیخوانەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی تەسەووفەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی سەلەفەوە قسەی لەسەرکەم. نە، هاتووم لە ئەدەبیاتی سەلەفی، ئەوەی کە پێیان ئەوتێن لەمڕۆیە سەلەفی تەکفیری جیهادی خۆیانەوە قسەم لەسەر کردووە. قسەی ئەو زانا پێشینانم هێناوە کە ئەوان پشتی بێ ئەبەستن. بۆ نمونە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە کە بەداخەوە ئەوان شێوەی ئیبن تەیمیەیشیان شێواندووە لەو ئەدەبیاتانی کە خۆیان قسەی لەسەرەکەن و ئەدەبیاتانی کە بە حساب پەیڕەوی ئەکەن. گەڕاومەتەوە بۆ ئەو کتێبانی کە ئەوان وەکو ئەدەبیات زۆر بەتوندی لە قەڵەم ئەدەنەوە بەکاری دێنن. گەڕاومەتەوە سەر کتێبەکانی ئەبوو محەممەدی مەقدیسی، کتێبەکانی ئەبوو بەسیر، ئەبوو الئەعلای مەودودی پێش ئەوان. باشە، لەگەڵ کتێبەکانی سەید ئیمام کە معروفە بە عەبدولقادر عەبدولعەزیز و زۆر کتێبی هەیە، کتێبی عومدە و کتێبی الجامع فی طلب العلم الشەرعی. ئەم کتێبانی ئەم پیاوە کە ئێستا ئەم پیاوە خۆی مراجعاتە نووسێتەوە. هاتووم لەم ئەدەبیاتانەوە ئەمەوێ قسە لەسەر بابەتی تەکفیر بکەین و بزانین تەکفیر تا چەندێک ئەو بابەتی برادرانێک تەنزیری بۆ ئەکەن و پێیان وایە ئەمە منهەجێکی شەرعیە، بزانین تا چەند ئەمە شەرعیە لە میزانی کتێبەکانی ئەوانەوە، لە میزانی ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دەقەکانی قورئان و تێگەیشتنی پێشینی ئەم ئومەتە بۆ ئەم بابەتە. خاڵێکی تر کە پێم خۆشە لەم پێشەکیە ڕوونی بکەمەوە ئەوەی بەڕێزان، من نامەوێت لەم زنجیرە باسەیە بڵێم حکمی تەکفیر نییە لە شەرع، یا تەکفیر تاوانێکی گەورەیە. تەکفیر حکمێکی شەرعیە بەڕێزان، تەکفیر حکمێکی شەرعیە، هەر وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو زەکات، وەکو حەج لە قورئانە خوای پەروەردگار باسی کردووە و خوای پەروەردگار کۆمەڵی خەڵکی بە کافر لە قەڵەم داوە لە قورئانە. ئێمە ناتوانین ئینکاری لەمە بکەین، لەبەرەوە من دێم ئەمەوێ شیکاریەکی بابەتی و زانستیانی قوڵ بۆ ئەم بابەتە بکەین
بۆ ئەوەی تێی بگەین وەکو خۆی، نەوە تا ئینکاری بکەین لە بنەماوە، نەوە تا بەو ڕەهایش کە هەندێک کەسایەتی هەندێک گروپ دەستە ڕەوت قەناعاتیان وایە کە هەموو خەڵک کافرە و کە هەموو خەڵک بێدینە و هەموو خەڵک خوێنی حەڵاڵە، ئەمەوانەیە لە شەرعا. تەکفیر بابەتێکە حکمێکی شەرعیە لە مەودایەکی زۆر تەسک بە ضەوابط و قیودی خۆی بەکاردێ. بۆ نمونە ئێمە لە شەرعا هەر کەسێک پێمان گوت تۆ موسڵمانی، خۆی وتی ناکا کە موسڵمانیم ئەمە کافرە، ئەمە ئیتر ئێمە پێی بڵێن یا پێی نەڵێن کابرا کە خۆی بە کافر لە قەڵەمەدا تەواو کافرە، بیر و باوەڕی نییە و خۆی ئەتراف لەسەر خۆیەکە. کەسێکی تر کە ئیماندارە بەڵام بیر و باوەڕێک یا قسەیەک یا کردەوەیەکەکە لە بازنەی ئیمانە بایتە دەرەوە، ئەم کەسە ئەگەر پێمان گوت پێویستە تەوبە بکە بگەڕێتەوە بۆی بێتەوە بازنەی ئیمان، ئەگەر ناکافرە. بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە باسی دیمەنێکەکە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانیە لە غەزایەک دەگەڕێنەوە، کۆمەڵێک لە منافقەکان لەگەڵ هەندێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، طبعا هاوڵەکان نایکەن، منافقەکان گاڵتە بە پێغەمبەر و ئاەتەکانی قورئانەکەن، ئەصحابی پێغەمبەر هەندێکیان سیان چوارێک لەگەڵیانە ئەبن زەردەخەنەیەکەکەن بۆ گاڵتەجاڕەکانی ئەوان. خوای پەروەردگار ئاەتە نێرێتە خوارە و بە پێغەمبەریش ئاگادارەکاتەوە کە ئەمانە لە کاتی گەڕانەوە ئەم هەڵوێستە شیاوەیان هەبوو. دواتر خوای پەروەردگار پێیانە فەرمێ وەلئین سەئەلتەهوم لەیەقولون ئینەما كنا نخوض ونلعب. ئەفەرمی ئەگەر لێت بپرسینایە ئەم کارەتان بۆ کرد، یان گوت وەڵی ئێمە تەنها مۆزوعی کار بەڕێکردن و سوعبەتمان کردن، هاتە خزمەت پێغەمبەر فعلەن وایان گوتیان ئەی پێغەمبەری خوا وەڵی مەبەستیم بێدینیمان نەبووە، تەنها کات بەڕێکردن بۆ ئیت لە کات بەڕێکردنەکەیشە گاڵتەوگە پێکمان کرد، ناوی تۆ ناوی کۆمەڵێ برادەری کە هات بەدەممانە و کۆمەڵێک بابەتی قورئانمان قسە لەسەر کرد و خوای پەروەردگار ڕێی ئەمەیان لێ ئەگرێ. پێ فەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ قل ئەبیالله وآیاته ورسوله كنتم تستهزئون. ئەی محەممەد پێیان بڵێ ئێوە بە قورئان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاەتەکانی قورئان گاڵتەدان نەکرد، پەروەردگار زۆر بە واضحی پێیانە فەرمێ لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. ئەفەرمێ هیچ پاساو نەهێننەوە، ئێوە دوای ئەوەی کە ئیماندار بوون کافر بوون. ئەم خاڵە زۆر گرنگە خۆشەویستان، قورئان بە واضحی ئەفەرمێ ئەمانە ئیماندار بوون، خوا ئەفەرمێ بعد إيمانكم قد كفرتم بعد إيمانكم، خوا شایەتی ئیمانیان بۆ ئەدا پێش ئەوەی ئەم گاڵتەجاڕیە بکەن، دوای ئەوە خوای پەروەردگار بڕیاری کوفریشان لەسەرەدا. بۆیە بەڕێزان یعنی ئەم حکمە حکمێکی شەرعیە لە قورئانە هەیە، لە ئەحادیثەکانی پێغەمبەرا هەیە صلی الله عليه وسلم، بەڵام ئەم حکمە پێویستەکە ئێمە وەکو خۆی ئەم ئیسلامە بەڕێزان ئاینێکی زۆر عەزیمە، وەکو سەیدەلیەیەکی گەورە وایە. ئەم سەیدەلیە دەرمانی هەموو نەخۆشیەکی تایە، وەڵامی هەموو پرسیارێکی تایە، بەڵام ئەو کارمەندانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەو دکتۆرانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەگەر ئەم دەرمانانە بە شێوەیەکی هەڵا یا زیاد لە ڕێژەی خۆی یا کەمتر لە ڕێژەی خۆی بن بە خەڵک لە جاتی ئەوەی دەرمانەکە بێ بە سەبەبی شیفا و عیلاج دەرمانەکە بێ بە ژەهر و نەخۆشەکانە کوژێ. ئێستا بەداخەوە زۆربەی ئەمەی پزیشک ئەو بەڕێزانی لەم دەرمانخانەیە کارەکەن دەرمانی هەڵا ئەدەن بە خەڵک، تەنزیلی هەڵا ئەکەن، نەزانن لە دەرمانخانەکەیە ئیشەکەن، بوون بە مایەی شێواندنی سیما جوانەکەی ئیسلام. ئەو شەریکانی کە دەرمانەکەیان ئینتاج کردووە باشە، ئەگەر هاتوو ئەم شەریکەیە دکتۆرێکی نەزان دەرمانەکەی دا بە نەخۆشەکە، دەرمانەکە نەتیجەیەکی سلبی هەبوو، ئەو کاتە سومعی شەریکەکەش بەدناوە بێ. ئێمە زۆرێکمان وامان کردووە، ئێمە دەرمانی هەڵەمان داوە بە نەخۆشەکان، ئێمە هاتوین کەمتر یا زیاتر لە ڕێژەی خۆی دەرمانەکە لە جاتی ئەوەی دەرمان بێ بووە بەژار بۆ نەخۆشەکان پێی زیادی کردووە. ئێمە ئەمانەوێ قسە لەسەر ئەوە بکەین کە تەکفیر چۆن وەکو حکمێکی شەرعی ئەیەک بێ، یەکەم خەڵکی پسپۆڕ و شارەزا ئەم حکمە بەکاربێنن، دووەم لە سنووری شەرعی خۆی نەترازی ئەم بابەتە، زیادە ڕەوی تێدا نەکرێ. هەر حکمێکی شەرعی نوێژ ڕۆژوو هەموو عیبادەتەکان کە زیادە ڕەوی تیاکرا لە حەدی خۆی باشە، یعنی قاعدەیەکە لە كل شيء زاد عن حده انقلب إلى ضده، هەموو شتێک لە سنووری خۆی ترازە عکسە بێتەوە نەتیجەکەی. لەبەرەوە دین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تحذیری دا فەرمیێتی هەلەکە المتنطعون، ئەوانەی کە پەرگیرن لەم شەریعەتی خوایە بە هیلاگەچن سەرەڕۆ ئەبن، کەواتە ئێمە ئەمانەوێ لە قاعدەی شەرعی خۆیان قسە لەسەر ئەم بابەتە بکەین. خاڵێکی تر کە گرنگە ئێمە بیزانین وەکو مقدمە بەڕێزان ئەوەیە، ئێمە هیچ کەسێکمان با حەزەرکەین لە دینی خوا بە بێ بەڵگە بە بێزانت قسە نەکەین. بۆ چونکە ئێمە زۆر جاروا ئازانین تەنها دزی و درۆ تاوانە، نا بەڕێزان دزی و درۆ قوبوڵمانە تاوانە، بەڵام لەو تاوانتر گەورەتر لەو
تاواني ئەوەی ئینسان بەدەم خواوە قسە بکە. خوای پەروەردگار لە قورئان هەڕەشەکە ئەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. ئەفەرمێ بە زمانی دروی خۆتان پۆلێنی حەڵاڵ و حرام مەکەن. ئەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم هذا حلال وهذا بۆ لتفتروا على الله الكذب بۆی درۆ بەدەم خواوە بکەن. خوا هەڕەشەکە ئەفەرمێ إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. ئەوانەی درۆ بەدەم خواوە ئەکەن هەرگیز ڕزگاریان نابێ بە سزای حەقی خۆیان نەگەن. ابن القيم دەربارەی ئەم بابەتە کتێبێکی نووسیوە بە ڕێزان بە ناوی إعلام الموقعين عن رب العالمين واتە ئاگادارکردنەوەی ئەو کەسانی کە بە ناوی خواوە ئیمزا ئەکەن. کەسێک کە ئەڵێ لە شەرع ئەم بابەتە وایە با بابەتەکە بچووک بێ، با بابەتەکە پەیوەندی بە دەستنوێژەوە هەبێ، بە سووری بانگانەی ئافرەتەوە هەبێ، با بابەتەکە گرنگی یعنی لە هەمیشی فقهی ئیسلامیە بێ، تۆ بە ناوی خواوە فتوا بۆ خەڵک دەدەی. حرامە درۆ بکەی بەدەم خەڵکەوە. ئەی ئەگەر بەدەم خواوە کردت، ئەی بەدەم شەرعی خواوە درۆت کرد، بەدەم پێغەمبەری خواوە، ئەو کاتە درۆکە تاوانەکە گەورەتر ئەبێ. لەبەرەوە ئیبن القیم لەم کتێبەیە ئەڵێ ئەو کەسانەی ئاگاداری بۆ ئەو کەسانی کە بە ناوی خواوە ئیمزا ئەکەن. خۆ تۆ ئەمە شەریکەیەک نییە خۆت مدیری بیت و بە ئەمری خۆت بڕیاری تیا بدەی، نا ئەمە دینی خوایە، تۆ خاوەنی نیت. تەنانەت پێغەمبەریش خاوەندارێتی ئەم دینەی نەکردووە بەبێ ئیذنی خوا مۆڵەتی پێداوە. ئەبینین لە قورئانە لە هەندێک شوێنە خوا گلەیەکی ناسک لە هەندێک هەڵوێستی پێغەمبەر ئەکا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە بابەتێکا لە هەڵوێستێکا ڕەئیەکی دابێ، ئەگەر ڕەئیەکی وەکو پێویست نەبوو بێ، پەروەردگار کە خاوەنی دینەکەیە خۆی هاتوۆتە سەرخەت لەسەر مەسەلەکە. بۆیە ئەبوو بەکر لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەڕوونی قاعدەیەکی جوانی داڕشت. فەرمی من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت. ئەم دینە دینی خوایە، خوش خاوەندارێتی ئەکا. لەبەرەوە ئێمە کە بە ناوی دینەوە قسەکەین بە ناوی خواوە قسە ئەکەین. ئەگەر ئێمە درۆمان کرد بەدەم سەرکردەیەکەوە، بزانن چۆن محاسبەمانەکەن و ڕاپێکی دادگامانەکەن و ئەبێ ئیسپاتیکەین کە ئەو سەرکردەیە ئەو هەڵوێستی هەبووە لەو شوێنەدا. ئێگەر بەدەم خواوە، خواش دادگایەکی هەیە خەڵکی بۆ ڕاپێچەکە. بەڕێزان پێتانوانە بێ ئەمە هەر بە هەوانتەیە خەڵک قسە بکە. خوای پەروەردگار لە ئاەتێکی ترا هەڕەشەیەکی تونتر پەیامێکی قورستر ئەدا بە ئیمانداران. ئەفەرمێ قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن والإثم والبغي بغير الحق وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا وأن تقولوا على الله ما لا تعلمون. خوات شوار قناخ لقناغەکانی تاوان باسەکە. یەکەم الفواحش ما ظهر منها وما بطن، حرامەکان هەمویان، ڕووکەش و ناواخنیان هەمووی حرامە. یعنی بۆ نمونە زینا حرامە. ئینسان ئەگەر خەیاڵ و بیرۆکەی زیناش بە دەرونی خۆیان بێنیت و نەخشە ڕێژی بۆ بکە، هەر کارێکی حرام و یاساغا، بەتایبەتی ئەگەر عەزمی لەسەر بکە ئینسانەکە. کەواتە ئینسانە بێ خۆی لەم فەواحش لە هەموو خراپەکان دوور بگرێت، لە ناخی خۆیان و لە ظاهریشە نەیانکە. دوای خوا فەرمێ والإثم والبغي بغير الحق. حرامێکی تر ئەو حرامەیە کە لە دەرونی خۆت ئەترازێ. یعنی بۆ نمونە ئەم حرامانی کە من کردومە حرامێکە پەیوەندی بە خۆمەوە هەبووە، درۆیەکم کردووە، نەزەڕێکم کردووە، بۆ نمونە تەمەڵیەکم کردووە لە کاتی نوێژەکانمانە، لە ڕۆژۆکانەکەم تەرخەمیم کردووە. ئەمە حرامێکە پەیوەندی بە خۆمەوە هەیە. حرامێک هەیە قورستر لەم کە حەق الناسی تێ ئەکەوێ. پاشان خوا فەرمێ والإثم والبغي بغير الحق. بەغی بریتە لە تەجاوزکردنی سنوور بۆ سنوور بەزاندنی خەڵکی تر. خوا فەرمێ ئەمە گوناحێکی گەورەتر. لەو گەورەتر خوا ئەفەرمێ وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا. هاوڵ بۆ خوا بڕیار بدەن بەبێ بەڵگە. لەو قورستر کە خوا لە مەرحەلەی چوارەمی تاوانە ئەیهێنێ، ئەفەرمێ وأن تقولوا على الله ما لا تعلمون. شتێک کە نەیزانن بەدەم خواوە بێڵێن. ئەمڕۆ خۆشەویستان ئێمە هەر بابەتێک باسەکەین لە هەر مەجلیسێکە دە موفتی ڕاستە بێتەوە لێت، دە کەس ڕاستە بێتەوە بەبێ بەڵگە. ئاخر تۆ بەڵگت پێی ئەم قسانە ئەیکی بە ناوی دینەوە، ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە، باشە ئەمە دینداریە و ئەمە بێدینی، ئەمە کوفرە و ئەمە شیرکە و ئەمە نیفاقە و ئەمە بیدعەیە و ئەمە فیسقە و ئەمە فجوورە. ئەم تەوسیفە شەرعیانە لەکوێ تێنا؟ کام بەڵگە، کام دەقی ئایەت و حەدیث پشتڕاستی ئەکەنەوە، کام قسەی زانایان وەک تۆیان گوتووە. کابرا کە تی ئەپێکی ئەڵێ من بیستومە، ئاخر بیستوتە بەڕێزان، تۆ ناکرێ ئەم قسانە بەم شێوازە بگێڕیتەوە بەبێ ئەوەی بەڵگەت هەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە باسی ئەماکە، فەرمێ کەفا بالمەرئی کەذیبا ئەن یحەدیث بكل ما سمع
بەسە بۆ ئینسانێک کە زمان درۆزن دەرچێ ئەگەر هات و هەرچی بیست بیڵێ تۆش قسەیەکت بیستوە لە شوێنەکە وەکو شەرع بیستوتە بەس ئایا بەڵگەی شەرعی هەیە لەسەر ئەم مەسەلەیە ئەمە بابەتێک کە پێویستە خۆت بە دوواداچوون بکەیت بەبێ بەڵگە لەبارەی دینەوە قسە مەکە بۆیە خۆشەویستان من بەستمە تیشک بخەینە سەر ئەم بابەتە بە تایبەتی لە مەسەلەی تەکفیرە مەسەلەی تەکفیر وەکو بابەتێکی تر نییە یعنی ئێمە بڵین وەڵا ئەمە وەکو غەیبەتێک وایە وەکو بوختانێک وایە نا دواتر من دێمە سەر ئاساری ئەو بڕیاری کە کەسێک بە کەسێک گەڵێ کافر بە گروپێک گەڵێ کافر ئەو ئاثارانی کە لەسەر ئەم حکمە دروست ئەبن چین بە تەفسیل دێم قسە لەسەر ئەم بابەتانە ئەەکەم پێم خۆشە سەرەتا بچینە سەر هەڵدانی تۆوی تەکفیر لە ئیسلامە لە چۆوە سەرچاوی گرتووە کەی ئەم بیرۆکەیە سەری هەڵدا طبعا لە زەمەنی پێغەمبەرا صلی الله عليه وسلم تۆوی تەکفیر سەری هەڵدا بەڵام سەوس نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان غەنیمەتێکی بۆ هاتبوو کۆمەڵێک ئاڵتۆن و خشڵ بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک خەڵک لە مؤلفەت القلوب ئەوانەی کە خوا ئەفەرمێ پێیان بدە ئەوانەی کە تازە ئیماندار بوون بەڵام دڵەکەیاندا نەمەزراوە بە تەواوەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکە و بەخشینی لەگەڵ ئەکردن بۆ ئەوی زیاتر ئیمان لە دڵیان ناشرین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دای بەمان کە دای بەمان پیاوێک بە ناوی عەبدوڵڵای کوڕی ذوالخوەیسڕەی تەمیمی لە مەجلیسەکەی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم هەستا گوتی ئیعدل یا محەممەد گوتی ئەی محەممەد دادوەر بە ئەم دابشکردنە دادوەریتیان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەکەی زۆر پێ ناخۆش بوو فەرمی ومن يعدل إن لم أعدل فەرمی ئەگەر من عادل نەبم کێ عادلە يأمنني من في السماء ولا تأمنونني أنتم في الأرض فەرمی ئەو خوا گەورەیە بەو عەزەمەت و ذوالجەلالەوە من بە ئەمین دائەنێ کە ئەمکا بە نێوەنگیر لە بینی خۆی و خەڵقا پەیامەکانی خۆی ئەدا بە من قسەکانی ئەو بە ئەمانەت ئەگەیەنم بە خەڵک ئێوە لەم دابشکردنی کۆمەڵێک چڵکی دەسی دنیایە بە ئەمینم نازانن سیقەتان پێم نییە کە ئەمین بم پاشان ئیمامی عومر قسەی ئەم پیاوی زۆر پێ ناخۆش بوو ئیمامی عومر هەستا فەرمی یا رسول الله دعني لأضرب عنق هذا المنافق فەرمی ئەی پێغەمبەری خوا لێم گەڕێبا لە گردنی ئەم دوو ڕووە بدەم چۆن جورئەتی کرد ئەو بێئەدەبیە لە خزمەتی تۆیا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دعه یا عومر فەرمی لێی گەڕێ إن له أصحابا فەرمی ئەم پیاوە هەوادارانێکی هەیە طبعا چ لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە چ لە دوای زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمانە تا قیامەت دێن ئەمە جزئێکە لە نبوواتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی دعه فإن له أصحابا يحقر أحدكم صلاته مع صلاته وصيامه مع صيامه يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم فەرمی يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لێی گەڕێ ئەمە هەوادارانێکی هەیە شوێن کەوتانێکی بۆ دروست ئەبن يحقر أحدكم صلاته مع صلاته کە نوێژەکەی لە پاڵ ئەوانە نوێژەکەی خۆت لە پێش چاوەکەوێ ئەوەندە لە نوێژە خشوع و خضوعیان هەیە وصيامه مع صيامه کە ڕۆژوو ئەگری ڕۆژانە ئەبینی ڕۆژوی خۆتت هەر لە بەرچاوەکەوێ ئەوەندە ڕۆژوویەکی مەزبوط دەگرن فەرمی يقرؤون القرآن فەرمی ئەمانە قورئان خوێنی باشن حتى ئەمانە مەشهور بوون دوایی بە قوڕا ئەوانەی کە زۆر قورئان خوێن بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم قورئان ئەلێرەیان ناچێتە خوارەوە بۆ ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمانە قورئان خوێندن بەڵام لە قورئان تێناگەن فقهی قورئان ناگەن لەوە تێناگەن کە قورئان چ مەبەستێکی هەیە خوای پەروەردگار داوای چی کردووە بۆچی خوای پەروەردگار ئەمەی فەرمووە فەرمی يمرقون من الدين فەرمی ئەمانە لە دین دەرئەچن وەکو چۆن تیر لە کەوان دەرئەچێ یا لە ڕاو دەرەچێ فەرمی ئاوا بەزوی لە دین دەرەچن پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرا ڕۆیشت پشتیێڵکرد نەیهێشت کەس هیچێکی خراپی پێ بڵێ لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بوخاری و مسلم ڕەوایەتێکن هەر لە باسی ئەو جەمعەیە ئەفەرمێ سيخرج قوم في آخر الزمان ئەفەرمێ لە کۆتایەکانی زەمەنا طبعا لەو سەردەمەیە هەبوون بەڵام دوایی ئەبن بەچی جەمع پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قەوم بە گروپ باسییانەکە ئەفەرمێ ئەحداث الأسنان ئەفەرمێ خەڵکێکی کاڵفام تازە پێگەیشتوو مناڵکار هەرزە سوفەهاء الأحلام ئەفەرمێ ئەمانە خەیاڵ پڵاو خەڵکانێکی خەیاڵ پڵاون يقولون من قول خير البرية ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانە کە قسە ئەکەن بەناوی پێغەمبەر بەناوی خواوە قسە ئەکەن لا يجاوز إيمانهم حناجرهم لێرە نە قورئان ئەفەرمی ئیمانیشیان لە گەرویان
نەچۆتە خوارەوە ئاوکو خوای پروەردگار بە عرابە فەرمی قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم عرابەکان عربە دەشتەکەکان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئێمە ئیماندارین خوا فەرمی مەڵێن ئیماندارین بڵێن مسلمانین چکە بەڕووکەش ئەوەی کە خەڵکی مسلمانی کا ئێوە ژەیکەن بەڵام هێشتا ئیمان نەچۆتە دڵتانەوە ئەمانەش پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئیمان لەمەیان نەترازاوە نەچۆتە دڵیانەوە ئیمان لە دڵیانە جێگیر نییە ئەفەرمێ يمرقون من الدين لبروي إيمان ودليان دامزراوني زول إيمان در أچن كما يمرق السهم من الرمية باشان بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم أفرمي فأينما لقيتموهم فاقتلوهم فإن في قتلهم أجرا لمن قتلهم يوم القيامة أفرمي اللي هر شوينيك أمانة بيني بيان كوجن أم خاون فكرة بي بو أفرمي هركز بيان كوجن خيري أقابو قيامتي خوي طبعا من ليرة أم قسەیە مەبەستم لە ئێستایا کوشتنی کەس نییە حەڵالکردنی خوێنی کەس نییە مەبەستم ئەوەیە هەڵگرانی ئەم فکرە ئەوەندە مەترسین بۆ سەردین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەکە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى لە حەدیثێکا فەرمێ لئین ئەدرەکتهم فەرمی ئەگەر ئەو کاتە خۆم زیندوو بم بەسەر کە ئەمانە ئەو فیتنە و ئاشوبە ئەنێنەوە لەئەقتولەنەهم قەتل عاد خوا چۆن عادی بنبڕ کرد لە ناوی بردن ئەوە ئەمانە لەناو ئەبەم ئەمە ئەم فکرەیە بەڕێزان ئەم پیاوە کە ئەم قسەی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو مەترسیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی ئاگادار کردەوە بەوەی کە ئەمانە مەترسین بۆ سەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەمانە سەر هەڵ ئەدەن و ئەمانە هێزیان ئەبێ و ئەمانە دواتر گرفت بشێوی بۆ خەڵکی مسلمان ئەنێنەوە لەبەرەوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ئەفەرمێ گەورەترین مەترسی ئەمانە ئەوە بوو ئەو ئاەتانی خوا لەسەر کافرەکان و بێباوەڕەکان داهێنا بوویە خوارەوە ئەوان بەسەر مسلمانەکان تەطبیقیانە کرد ئەو سزای خوا لەسەر کوفری ئەوانی خستە قیامەت ئەوان لە دنیا بەسەر مسلمانان تەطبیقیانە کرد کەواتە بەڕێزان ئێستا پێم وایە لەم بەشەیە ئێوە حاڵی بوون کە ئەمەوێ قسە لەسەر چی بکەم و بابەتەکەمان چییە و ئینشاء الله بە شێوازێکی زانستیانە ڕوونکردنەوە لەسەر ئەم فکرە ئەدەین لێرەدا کۆتایی بە بەشی یەکەمی بابەتەکەمان دێرین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين